بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرێمی کوردستان بەشێک لە مادە خۆراکیەکان گرانکراون و ئەمەش بارگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە لە نوێترین پێشاتیشدا نانەخاوانەکان خاوەن ناناواخانەکان باز لەوە دەکەن کە لەمە دووە بەهۆی گرانبوونی نرخی ئارت ناتوانن 8 نان بە 1000 بدەن و لەمە دووە 6 نان بە 1000 دەدەن. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بە شێوەیەکی گشتی بۆچی مادە خۆراکیەکان لە هەرێمی کوردستان ڕویان لە بەرزبوونەوە کردووە و حکوومەت هێرێم چۆن چاودێری بازاڕەکان دەکات و چارەسەر چییە بۆی کە نرخەکان دابەزێنرێن چونکە باز لەو دەکەێت کە نرخی دۆلار لە 122 بەرز بۆ تۆ بەڵام بەشێک لە کاڵەکان زیاتر لە 122 نرخیان لە بازار گران بووە لەگەڵ مامە. لە پاڵ دەیان قەیرانی دیکە قەیرانی گرانبوونی نانیش خەریکە بەرۆکی هاوڵاتیان دەگرێت. نرخی 50 کیلۆ ئاری تورکی و رووسی کە نانەوەخانەکان بۆ نان بەکاری دەهێنن لە 28,000 دینارەوە بۆ 40,000 دینار بەرز بۆتەوە. نانەوەخانەکانی سلێمانی دەڵێن بڕیاریان داوە لە ڕۆژی شەمەوە 6 نان بکەن بە 1000 دینار. هاوڵاتیانیش دەڵێن گۆزەی هەموو قەیرانەکان لەسەری هاوڵاتیان دەشکێت. ئێمە قایمقامێ سەر چاوم هەتاوەکو ئێستا چی و تو ئێمە بە قسەمان کردو ینی ئەو ڕێنمانی کە ئەوان داناوە لە حەدی ئەوەیە بوو بێت کە ئێمە بتوانین جێبەجێگەن ئێمە جێبەجەمان کردووە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی مۆڵەتەوە لە ڕووی کۆمەڵە ڕێنماییکیان هەیە هەمووی جێبەجێ کراوە بەڵام کەشتەکە بوو بە دوو بەرامبەر ئاردەکە تۆ ناتوانانی وەکو جاری جارانیشکەی چکە ینی خۆشیان ئەزانن کە خۆیان لەگەڵمان نبوون ئاردمان فەردەی ئاردمان کێشاوە کردو بە هەویری دوایی کردومانە بەنان هەموو فەردەیەک ئارد 11,000 دینار زەرری کردو ینی خۆیان جەنابیان نوێنەری قایمقامێ چاودێری بازرگانی هەمویان لەگەڵ بوون وەکو لیژنە دەرچوون لەگەڵمانە ئەو کاتە فەردەی ئار بە 32,000 ئیسە بۆ بە 39,000 و 40,000 من دڵنیام کە هەموو فەردەی ئارد 15,000 زەرر دەکە ینی ئەو کە نەتوانێ من کە نەتوانم ئیسپادەیەکەم لە شوێنەکەم یا بێ دایخەم یا بێ ئیشەکەم گرانکەم بازین گرانە نەوت گرانە ئار گرانە ئاو گرانە دار و بەرهەمی گران بوو خەتای چیە خەتای چیە خەتای حکوومەتە حکوومەت حەز لە شتی گرانە گرانی بەداوە باش لەوەرە ملت چۆسێتەوە خزمەتی ملت ناکاخۆ بەس ئەی چۆسێنێتەوە. چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت ڕێگە بەنانەوەخانەکان نادەن 6 نان بکەن بە 1000 دینار لە بەرامبەردا داوایان کردووە گوتکی هەویر لە 120 گرامەوە بکەن بە 100 گرام و 8 نان بدرێت بە 1000 دینار. تا ئێستا لە شاری سلێمانی 8 نان بە 1000 دینارە بە کێشی 100 غرام ئەمە لەگەڵ خۆیانە کە دانیشتمان کردو ڕێکەوتین لەسەر ئەو کێشە یاسایی کە هەیە وەکو چاودێری بازرگانیش ئێمە ڕۆژانە سەردانی ئەو شوێنانە گەنانەوە سەموخانەکان و فرنەکان بەمەسی بەداژن هەم بۆ کێشی گونگەکان و هەم بۆ ئەو ئاردی کە بەکارهێنن ئەو ئێمە تێبینیمان کردو سەررجم نانەوەکانی شاری سلێمانی ئێستا ئاردی تورکی بەکارهێنن کاردی تورکیش لە بۆرسەی جیهانیە گەرم بەرزبوونێکی بەرچاوی بەخۆ بینیوە. بەڕێوەبەری دانەوێڵەی سلێمانی دەڵێت ئەو ئاردەی حکومەت بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکات هیچ گرفتێکی نییە بۆ بەکارهێنان و کوالیتیەکەشی باشە تەنها ڕەنگەکەی بۆرە ئەویش بۆ تەندروستی هاوڵاتیان باشە بەڵام کۆمپانیایەکی بەرەمێنانی ئارد کە ئاردی باعی لە هاوڵاتیان دەکرێتەوە و لە 120 کەپێکی لێجیا دەکاتەوە و 120 ئاردی تورکی لەگەڵ تێکەڵ دەکات تا بۆ نان گونجاو بێت ئەوان دەڵێن ئاردی باعی بەتەنیا بۆ نانکردن گونجاو نییە. و ئەوەیش بۆ بیسەلمێنم کە ئاردی باعی لە 12,000 گەیشتە 25,000 هەر خۆی جوابی پرسیارەکە ئەداتەوە ئەگەر خراپێ بۆ 25,000 بۆ خەڵک ئەچێ 25,000 دا بە ئاردێکی ئەگەر بێپێز بێ ڕوون و ئاشکرا لژنەی بەغدا هاتووە لژنەی وەزارەتی بازرگانی خۆمان هاتووە لژنەی چاودێری و ئاسایش هەمووی لەگەڵمانە سەردانی بریکارەکەین سەردانی ئاشەکانەکەین خۆمان چاودێری چڕم و پڕمان هێناوە ئاشەکان مختبەرمان داناوە هیچ کێشێکمان نییە ئێمە ئاشەکان وەکو ئاسارەیەکە گەرمی باش بدەرێ ئاردی باش دەداتێ جیاوازیەکەی ئەوەی ئێمە ئاردی باعی 180 بە 120 کەپەک دەرەکەی 80 ئارد 20 کەپەک تورکیەکە سفرە من سفر دەرناکەم سفر نادەم بە نانەوە من ئاردی باعی نان ماڵاندەم وەکو عێراق بەس من نیم هەموو عێراق هەمان ڕێژە بەکاردێنن ئاردی سلێمانی ئەتوانم بڵێم لە ئاستی عێراق باشترە ئەو ئاردی باعی لە هاوڵاتیان نەکرینەوە یان لە وەکیلەکان نەکرینەوە لە وەکیلەکان نەکڕینەوە ئەیبێژینەوە کە ئەیبێژینەوە تقریبان 20 کیلۆ کەپێکی لێگرین یان 25 کیلۆ کەپێکی لێگرین ما باقی ئاردێکی دەرەجە دوی جوان دەرەچێت لەگەڵ سفری تووچیە نیوانی تێکڵاوێکەکەی نیوەی سفری تووچیە یعنی 20 کیلۆ باعی یان 25 کیلۆ باعی بە ئەمێنێتەوە 25 کیلۆ سفری لەگەڵا تێکڵاوەکەی بۆی کە نانی
ماڵانی لێبێت. نانەوەخانەکان دەڵێن تا نرخی ئارد و غاز گران بێت ئەوان ناتوانن بەردەوام بن لەسەر فرۆشتنی هەژنان بە 1000 دینار یا دەبێت نانەوەخانەکان دابخەن یا ئەو گرفتە بە کەمکردنەوەی نرخی ئارد و غاز چارەسەر بکرێت. چارەسەرێکی دیکەش هەیە کە حکومەت ئاردێکی کوالیتی بەرز بە نانەوەخانەکان بدات بە نرخێکی کەمتر لە بازار، بەڵام ئەو ڕێگەیەشیان پەسەند نییە و حکومەت ئامادەیی تێدا نییە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم هەروەها شێخعەتا محەممەد جێگیری سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر. کاک نەوزاد دەکرد لە بەڕێستان و دەست پێ بکەین لە مەسەلەی نانەوە دەست پێ بکەین کە ئێستا بڵین باز لەوە دەکەیت کە گران دەکرێت لە بەرەوەی کە نرخی ئارت بەرز بۆتەوە. نانەوەخانەکان باز لەوە دەکەن کە لە ماوەی داهاتوودا شەرنان بە 1000 دەفرۆش. بەناوی خۆی گەورە میێرەبان سوپاس بۆم دەرفەدار سوپاس بۆ کاک شێخکە لەگە میواندارێ بەیەکەوەین. هەروەک ئاگادارن چەند ڕۆژێکە و مەوزوعە لە ناو بازارەکانی کەرێمی کوردستانە دەنگی داوەتەوانێ و کاریگەریشی لەسەر بازار دروست کردووە. ئێمەش لە بەڕێوەتی گشتی بازرگانی هەر لەگەڵ دروستبوونی ئەو دەنگۆیانە هەوڵەکانمان خچر کردوێتەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە تایبەت جەناوی پارێزگارەکان و چاودێری بازرگانەکانی خۆمان و غورفەی تیجارەوەیەتی هاوردە و ناردنکاران بۆ ئەوەی چی بکەن بۆ ئەوی بتوانین ئەگەر ئەو گرفتەی کە ئێستا دروست بۆ نانەوەخانەکان هەوڵ بدەین چارەسەری بکەین. دیارە هەوڵەکان تا ئێستا بەردەوامە لەگەڵ لایەنی پەیوەنددار بە تایبەت ئەنجومەنی وەزیران وەزارەتی بازرگانی محافزەکان قسەمان کردووە. هەر کۆمەڵی هەنگاو ئامادەکراون کە ئێستایەتی لە مەودوابی دێتە بەر بۆ ئاسانکاری بۆ ئەوەی کە ئەو نانەوەخان و فڕانەی کە هەمان لە هەرێمی کوردستان بتوان ئەو نانەی کە دروستیەکەن بیفرۆشن بە خەڵک وە بتوانن ژیانی خۆشیان و مەڵمەڵەکانیشیانی پێ مسۆگەرکن و ئەو کارمەندانیشی کە ئیشتیا دەکەن. لەم ڕوانگەیەوە ئینشاءڵڵا بەس باشە بەس وەکو نرخی ئارت ینی ئەو ئاردەی کە بەکاری دێنن نانەوەخانەکان ئاردەکە زۆربەی لە دەرەوەی ینی ئاردی باس لە تورکی و نازانم ڕوسی و ئاە دەکرێت یاخود باشوور ئێرە ئەی خۆمان ئێمە لە کوردستانە ئاردمان نییە بەکاربهێنرێت. بڵێ با ئەوە زیاتر ڕوونکردن بۆ جەنا بکەم ئێمە بەنسبەت نانەوەخانەکان و فڕڵەکان زیاتر ئاردی تورکی و ئەوانە بەکاردەهێنن. ئەو ئاردە تورکیا ئاردی سفرە پارەیەکی زیاتری پێدەدەن. ئاردەکەی خۆمان هەرچەند ئاردەکە لە ڕووی کوالتیشەوە باشن زۆر جار چەند مانگێکە بە تایبەتی زۆر باش بووە کەمتر بەکاری دێنن دەتوانێت ئەوە بەکاربهێن هەرچەند تۆ ڕەنگە بۆ جۆرەکەی بۆ بێ بەڵام لە ڕووی کوالتی و لە ڕووی تەندروستی و ڕەنگەوەی خۆمان باشتر بێ. بەڵام بۆ معلوماتی جەنابەت ئێستا ئەو ئاردەی کە لە دەرەوە بۆ ئێمە دێت نرخی گران بوو لە بۆرسای جیهانی گەنم گران بوو لەبەر وشکە ساڵانی کە لە رووسیا و ئەو گەنمەدەیە لە وڵاتانی کەوە دێت هەر لەوێ لە شوێنی بەرهەمێنانەکە گران بووە کە دێتە ئێرەش بە تاکید هەرێمی کوردستانی ژەو کاتە تا ئاگاتە لە ئێمەش بڕێپارێتی دەچێتە سەر بۆیە گرانبوونەکە پەیوەندی بە بڕیارێکی وەزارەتێکی دیاریکراوە نییە کە ئەم وازعی دروست کردووە پەیوەندی بە بۆرسای جیهانیەوەیە کە گەنم لە جیهاندا گران بووە و دانشارین ئێمەش دەبێت تحملی بکەین و کار بکەین بۆ ئەو کاریگەریە لەسەر هاوڵاتیان دروست نەبێ و لەسەر خاوەنەکانی دروست باشە ئادەکەینە ئاردنیا خۆمانەیە کارگەی ئاریشمانەوەیە بڵێ بڵێ ئەگەر کوالیتەکەی باشتر بۆ ئەو بەکارێنێ بڵێن بۆ منە فەردێک ئاردینا و خۆ بە 23,000 ئەوی شەرگران بووە لە 12,000 بۆ 23,000 بەرز بۆتەوە ئەوەی تورکیا کە باز دەکرێت لە 28,000 بۆ تەنزیکە 40,000 ئەی بۆچی ئەوەی ناوخۆ بەکارێنێت ئەوە ئەوکەوێتە سەر بڵێن هۆشیاری هەم خاوەن فڕنەکان و هەم هاوڵاتیانیش بۆ ئاردی خۆمان بەکار ناهێنن. پێویستە بەڕاستیان پێویستی بە هۆشارکردنەوەی هەموو لایەکە ئێمە هیچ دەسەرەوەکەن بەرهەمی خۆمان بەکاربێنین ئەبواە ئێمە سوودمان لەم دەرفەتە وەرگرتە بەهای دینار و دۆلار گۆڕا عادەن هەر لە هەر وڵاتێکە کە بەهای دراوی ئەو وڵاتەیە گۆڕێت وڵاتەکە قازانجی لێ دەکات چونکە هەوڵەدا بەرهەمی ناوخۆی زیاد بکە بۆی بینێرە دەرەوە و دراوی قورس بێنن تا ناو وڵاتەکەی خۆی. بەڵام لای ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە کاریگەری ئەو گۆڕانکاریە لەسەر بەرهەمی خۆماڵی دروستکەین و بتوانین بەرهەمی خۆماڵی زیاتر سوودی لێوە بگیرێ. بەڵام ئەمەش کاری دەوێت پێویستی بەژێرخانێکی ئابوورێ دروستیکەین کارگە و کارخانەکان دروستکەین بۆ هۆشیاریش بین بە تاکی خۆمان کامانە ئەو ئێستا بۆ بەشێکی زۆر بڵێن باز لەوە دەکەن هەتا خانمانش بەسن ئەو ئاردەی کە لە باعیکە تەوزیع دەکرێت ناتوانرێ بکرێ بەنان بەنانی تێکاڵ بکرێت. بەڵێ باوت بۆ باسکەم ئێمە لێت ناشارمەوە گەنمی هەرێمی کوردستان لە ڕووی بینەوە گلۆتینەوە گلۆتینی 24
بەپی ئەو تەجروبەی کە ئێمە هەمانە 24 زۆر بەکەڵکی نانکردن نایە دەبێ ئاردێکەکەی تێکەڵاوکەی هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوانێ سندێدا پێش ئەوەی گەنمەکە بدروێتەوانە سندە بەلەمەکە دەدا ئەو سنەشکە لەیدا ئیتر پێزی ئاردەکە و پێزی گەنمەکە نایڵێ بۆت کە ئاردێکی جوانی لێ دەرچێ یعنی ئەمەیەکێ لە گرفتەکانمان ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەمان هەیە لەبەر ئەوەی هەم هەرێمەکەمان شێدارە و هەمیش چێژ لە پشتمانەوەی لە پشتی دەشتایەکانەوەی کە گەنمی تێدا دەچێنێ سنووکی سەڵەکان لەوێن دێنە ناو زراعەتەکەمانەوەنە زەرمانێ دەدا ئەم ساڵ بۆ معلوماتی جەنابم ئێمە پێویست بوو 375 تن گەنم وەرگین بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە سندی دای بووی لە گەنمەکەمان نەمانتوانی گەنمی دەرەجەیەک لە 125 تن زیاتر وەرگین کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە گەنمەکەمان کێشەی هەیە بۆیە پێویستی بە چارەسەرکردن باشە بەس خەڵک بڵێن ڕەنگەس خۆ سەدەین باسی شارە گەرمی کوردستان نەدەکرا بە ئارد بۆ ئەو کێشەنەبوو ئێستا ئەو سەردەمە وەزارەتی کشت و کاڵ ڕەنگە باشتر هاتبێتە پێشەوانێ بۆ قڕکردنی ئەو شتانی کە دروست بووە وەکو سنووکی سەڵە و لێدانی مەسلە ئەسپێ لەو گەنم و لەو شتێککە هەیە کەواتە پێویستی بەوەیە کە زیاتر خۆی وەزارەتی کشت و کاڵ بێتە سەر قەت لەسەر مەسئولەکەم دواتر لە سەرنانەکە ئاگران دەبێت دوابڕێت لە ئێوەتی بوو دەگەنە وڵاتی کاکشە جەنابیش بەخێر بێ بڵین مادە خۆراکیەکان ئەو ئامارەی کە لای ئێوە ئێمە لە سەدا چەندی بڵین کاڵاو پێداویستەکان بڵین لە پێداویستی مادە خۆراکیەکان لە دەرەوە هاوردە دەکەین چەندی لە ناوخۆی چەندی لە دەرەوەی ڕاستیدا ینی زۆربەی ئەو کاڵا خواردەمەنیانەی کە دێتە هەرێمی کوردستانەوانێ ینی بەشێکی زۆرە کە دێتە هەرێمی ئەو ئاردەک وەکو باسی کاکشەڵەوەدات ئەمە تورکیایی تورکیەوە ئاردە ئەوەی خۆمان نانەوەخانەکانمان فێری ئەوە بوون کە بەمە ئیشکەن بەڵام ئەگەر بێت و ڕەنگە ئاردەکە تێکەڵا بکەن لەگەڵ هی خۆمانە هەم کەمتر هاورداکرێ و ئەوەی خۆشمان سەر بەبێ ئەمە پێویستی بەوەی وەکو جەنابی فەرمووی ئەبێ ڕێنمایی نانەوەخانەکان بکرێت ئەبێ هەوڵی لەگەڵاوی کاری بۆ بکرێت ینی ئێمە بەرهەمی خۆمانیمان مەسەلا هەمانە گەنمە جۆیە نۆکە نیسکە ئەمانەمان هەمووی هەیە وەک کەمەشێک لەمانە ئێمە لە مەسلەی خواردەمەنی لە دەرەوەی هەرێمی کوردستانی هینە ناوانە باقاتێکی لای خۆمان هەیە باشە بە زۆکو ئێستا بازرگان نییە و بەرهێنەر نییە بتوانێت بەونە کارگەی ئارد لە کوردستانە بە کوالیتیکی باش وەکو تورکیە کە نازانم وەکو ڕوسیەکە بەرهەم بهێنێت لێرە بەرهەم بهێنرێت بەڵێ کارگەمان هەیە و ئەشتوانێت و کارگەی بەتواناشمان هەیە و زۆر جار ئەو ئاردی باعەکە کە وەرە ئەگیرێ و ئەفرۆشێتەوانێ دیسان ئەو کارگانە خۆیان جاریشکە ئەیهارنەوە و هینی ئەەکەن و ینی کوالیتەکەی بەرز دەکەنەوانێ ئێمە بڵێن کارگەمانەیە بەڵام ئێمە یەک مشکلەمانەیە کارگەکانی ئێمە لەبەر ئەوەی وحدەی کارەبا زۆر گران بووە زۆربیان لە ئیش کەوتون ینی تۆ ئێستا لە عێراقا وحدەی کارەبا بە 7 دینارە لای ئێمە بە 100 بووە بە 155 دینار ئەمە ژوای لە کورەکە کارگەکان بەڕاستی بوەستن ئیش نەکەن ینی ئەمانە هەمووی دەوری هەیە ئەو کاریگەری هەیە بووە لەسەر بازرگانەکان وەکو بازرگانی کارەباکە وەکو بازرگانی پێتان دەفرۆشتێت بەڵێ وەکو بازرگانی بە کارگەکانە فرۆشێ بۆیە زۆربەی کارگەکان وەستاوە زۆربەی ئیش ناکەن و ئەوەش وای کردووە ینی کە بەرهەمە ناخۆیەکانیشمان وەکو پێویست بەرهەم نەهێنرێ بۆیە ینی ئەبێ ئەمەی کە جەنابتان باسیەکەن ئەبێ حکومەت دەعم بکات لە هەموو وڵاتێک و لە هەموو دنیا مەسەلەی خواردن و خواردەمەنی و ئەمانە دەعمەکرێت لەلایەن دەوڵەتەوانێ بەڵام لای ئێمە بەعکسەوە ئێستا مەسەلەی گومرگ ینی گومرگ خراوەتە سەر ئەم کاڕانە ئەم گومرگەر وەختێکە گومرجی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ گومرجی عێراقی یەکی گرتەوە ئەوە بەڕاستی زەرەرجی گەورەی لە هەرێمی کوردستان ناو لە تاجرەکانی ئێمە ناچووکە ئێستا ئەو دایرەی گومرگ ئەو پرۆژەیە بەکارێنێ کە لەگەڵ بەغای کردوێتی ئەوانیش هینەکەیان بەرزە ینی سعری گومەرجی مادەکانیان بەرزە ئەوە وای کردووە کە تاجرەکانی ئێمە بەڕاستی حتا ڕێڕەوەکە بجۆزنەوانێ مەسەلە ئەوەی کە جاران لە باشماخ و لە پەروێزخان و لە حاجومەرانەوە هات ئێستا لە بەسڕەوەیە لە منزریەوەیە لەبەر ئەوەی ئەوان ئەو گومرگەیدان ناوە وەکو پێویست هینی ناکەن وەکو پێویست بەکاری نان مەسەلە کابلا 100 تەنی پێەیە 70 تەنی بووەکەن ئەمە وای کردووە بازرگانەکانی ئێمەش زوربەی بگەڕێتەوانێ بۆ چێ بۆ بەسڕە و بۆ منزریە بۆ ئەمانە ئەمە ژوای کردووە ئەم گرانی گومرگە لەسەر بازرگانەکانی ئێمە لەسەر هاوردەکاران وای کردووە کە شتەکان کەم بێتە ناوبازەڕ کە شتێکش کەم هاتە ناوبازەڕە بێ بەستە بێبی ئەوەی کە شت گران ببێت باش بەس ئێستا پێشتر بازەوەکە کە لە سەدانەوەتی ئێمە پێداویستە تەمادە خۆراکەکانیش لە دەرەوە دەهێنرێن ئەوە هەروە ینی بۆ تورکیا بێ لە ئێران بێ
ینی ڕەنگە بۆ ماوەیەکی کاتی تەنا بەرامە کشتتوکاڵیەکان بتوانرێ پێداویستە ناوخۆیەکان بڵێن پڕکاتەوە بەتەچی ئێستا مەسلەی کشتتوکاڵیەکان تا حدێکی باش دەوری هەیە کە بەڵامێک مشکلەمانەیە ئێمە لە کاتێکا کە ئەو مادێ هاوردە ناکرێ لای خۆشمان سعرەکەی بەرزە بێتەوە مەسەر ئەوە ئەبینی کە مەسەر مەسەری مریشکای بین وەختێکە نایڵ ئێمە ماگانە کۆبوونەوەمان هەیە بە پێی ئەوە لەگەڵ قایبخانیەتە کە چۆن ئەو بەرهەمە بێتە ناوانێ خاستن گۆشت و مریشک و ماسی و ئەمانە لە کاتێکە کە تۆ ڕێگای لێ گیرێ بەرهەمەکەی خۆمان سەرەکەی وا بەرزە بێتەوانێ کە تاسی لەسەر هاوڵاتیانەکە ینی تەوازنەکە تۆزێک زەحمەتە لەبەرەوە ینی پێویستی بە زیاتر بە دیراسەکردن هەیە لێکۆڵینەوە هەیە ینی چۆن لێ حکومەت دێستا سەرخەت لەگەڵ بازرگانەکان ینی ضرورە مەسەلە لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ بازرگانەکان کۆبنەوە لەگەڵ هاوردەکانان کۆبنەوە چکە مشکلەکان لای ئەوانە نەک کابراایەک مەسەلە کە معلوماتی ئەوە نییە و لە خۆی قەرار دەرەکات سوپاس دەکەم دەگرم وڵات کاک نەوسەد سوارت بەنانەکە ئێستا دوابریار چییە چکە ئێستا لە سلێمانی بازدوەکە کە لە هەفتەی داهاتوە بڵێن گران بکرێ بڵێن ئەمە لە هەولێر و لە دۆک و لە هەڵەبجەش هەر هەیە یاخود گران دەکرێت بەڵێ هەر وەک باسم کرد ئێمە وەکو بڕواتی گشتی بازرگانی لەگەڵ ئەوە دانین ژمارەی نان کەم کرێتەوە نەکێشیش کەم کرێتەوە چونکە بەڕاستی ئەوە زیان لە هاوڵاتیان و لە خاوەن فڕنەکانی ژەدا ئێمە دەمانەوێت بە شێوەی لە ڕابردووە چۆن بۆ بمێنێتەوە بەڵام دەمانەوێت تەرجیع و پشتگیری خاوەن فڕنەکان بکەین بۆ ئەوەی ئەو پێداویستیانەی کە هەیەە لە غاز لە کارەبا کە بکەم بکرێتەوە و هەروەها هەوڵ بدەین ئاردێکی زۆر بێتە ناو بازاڕەوانێ نرخدا بەزیێنێ دەواازەکان بکەینەوە بە ڕووی نەوت و غازا بێتە ناوەوە بۆ ئەوی بتوانین ئەو نرخی کە ئێستا بەرز بۆتەوانێ دانی کەم ڕایگری نابێتەوە خوارەوانێ وهروە دەواازەکانش بگرین دەناردن دەرەوەی بۆ دەرەوەی هەرێم بۆی ئاردەکەی خۆمان نە هەرێما بمێنێتەوە ئەمە کۆمەڵی هەنگاون لە ئێستادا بە ضروری دەزانین کە ئێستانانەوە خانەکان بڵێن کەی بڕیاری لێ دەدەن بۆ نمونە پێشتر پێش 2016 دامی سوتەمەنی هەبوو بڵین یاخود ئێستا کارەبای بازرگانیان زۆر لەسەر دەکەی وەکو کاکشێخ ژاماژی پێ بۆ ئەوان و بۆ کارگەکانیش کارەبا زۆر لەسەر دەکەی ئەم بڕیارە دەدەن بڵێن قسەی لەسەر کراوە قسەی لەسەر کراوە لە ئەنجومەنی وەزیرانش قسەی لەسەر کراوە جناوی پارێزگارەکانی هەر سێ چوار شاری هەرێمی کوردستانیش لی ئاگادار کراون ئینشاءڵڵا لە نزیکترین کاتە تەسەوڕەکەم ئەم وەزعی کە دروست بووە زۆر نەخایەنێ ئینشاءڵڵا وا بە شێوەیە دەبێ کە هەم لە بەرژەوەندی هاوڵاتیانیش بێن لە بەرژەوەندی خاوەن فڕنەکانیش بێ بۆیە من ئەم گەشتبینیە دەدەم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش و بە خاوەن فڕنەکانیش کە ئەم بارودۆخە بە هەمومان دەبێت چارەسەریکەین هەر کەسە لە ئاستی خۆیەوە دەستباری لایەکی بدا بۆی بتوانین بەیەکەوە ئەم وەزعش تێپەڕێ بەس ئێستا ئەگەر بکرێت بە شەژنان بڵێن بازارنیار سزا هەیە ئێوە وەکو خۆتان چاودێری بازرگانی بەڵێوەکو بڕواتی چاودێری بازرگانی ژەکانی قایمقامە تا ئێستا تەوجیهات وایە کە هەر فڕنانە وایەک بەو شێوەیە نان بدەن بە خەڵک ئیجاعاتی لەگەڵا بکەن چونکە هێشتا نەبوو ئەگەر بڕیار بێت کە بیکەین بە شەژنان یا بە هەژنان ئەو کاتە دەبێت ئاستی هەرێمی کوردستان یەک بڕیار بێ نابێت لە شارێکە جیا بێت و شارێکە شەش بێت لە شارێکە هەشت بێ هەوڵ دێن لە سەرانسەری کوردستانە یەک بڕیار هەبێ بۆ هەمووی ئەگەر هەژنان بمێنێتەوەن ئەگەر شەژنان بێ ئەگەر دەنان بێت ئەگەر دەسەمون بێ گرنگەوەیە وا بکەین بە تەوازنی ڕابگرین بەڵام کاتێک کە ئێمە ئەم بڕیارەیە دێن و ئەوە فەرز دەکەین بەسەر فڕنەکانە دەبێ ئێمەش کۆمەڵێ پێداویستی هەیە بۆ فڕنەکان ئامادەمان کردبێ بۆ ڕێکی ئێستا دەتوانرێت بە مزوانە بۆ نمونە باج لەسەر بۆ نمونە ئارت کە پێشتر بازەوە کە $4 بوارتەنە ئێستا بۆتە 34 باجەکە کەم بکرێتەوە بەم زوانە سوتەمەنیەکان بۆ دابین بکرێ یاخود لە کارەباکەیە یاخود لە تابلۆی دوکان و ئەوان لە باج و ئەوانە هاوکاریان بکرێ بەم زوانە بەڵێ ئەوەی من معلوماتم هەیە ئیشی لەسەر کراوە بەجددی ئینشاءڵڵا نەتیجەشی دەبێت لە هەموو ئەو ڕوانەوە هەمووی نەتیجەی دەبێت بۆ بە هاوڵاتیان دەڵێ کەنانەکە گران نابێت بەدڵنیاییەوە ئینشاءڵڵا نایڵین گران بێت کە خەڵک نیگەران بێت لەسەرمان چونکە ئێمە ئیشمان کردووە ئیشەکەشمان بۆ ئەوەیە کە ئەو نیگەرانی کە هاوڵاتیان و خاوەن فڕنەکانیشیان هەیە بێ و نیگەرانی بڕەوێنینەوانێ و ئەوەی کە لە بەردەست خۆمانەوە بەدەست خۆمانە دەیکەین ئەوەشی کە لە بەردەست خۆمانەیە لە دەسەڵاتی ئێمەدانیە بۆرسی جیهانی گەرمی گران کردووە دەبێت بە شێوەیە کە تاوێزی بکەین محاولە بکەین گەنم زیاتر بێ ئار زیاتر بێ ئەو کۆمپانیایی کە خەریکی دروستکردنی ئاردی سفرەداری کوردستان پەلە بکات بۆی ئارد بخاتە بازاڕەوە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە بتوانین بڵێن نرخی ئاردا بەزێنێ غاز کە زیاتر هاتە ناو بازاڕەوە بە دڵنیاییەوە نرخەکەی دادەبەزێ ئارد کە زیاتر هاتە ناو بازاڕەوە نرخەکەی دادەبەزێ وا دەکا ئێمە ئەگەر دعمی مادیشمان نەبێت دعمی معنەویمان هەبێت بۆ خاوەن فڕنەکان ئەوان توانن تەوازن ڕاگرن بۆ شێوە و جاری بەس خەڵک ڕەنگە بڵێن هەرێمی کوردستان وڵاتی کشتتوکاڵیە بۆچی گەنم لە بڵێن ئاردی تورکی بێ نازانم
ئێرانی بێ هەتا ڕووسی بێ بۆچی لە ناوخۆت ئێمە کارگەی کەممان هەیە بەرهەمێنانی ئارت ئێمە ئەم ئاشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەمان ئێمە سینۆ ئاشمان هەیە ئەم سینۆ ئاشە هەمووی ئەو گەنمانە بە ئاهارێت کە لە وەزارەتی بازرگانی عێراقەوە گەنمیان پێدرێ یعنی گەنمی کە نەهاڕن وەکو خۆیان ئازاد نین عقدیان هەیە لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقا ئەو ئاردە دەهاڕن ئەو گەنمە دەهاڕن کە لە سایلۆکانی ئێمە پێیان دەدرێ بەڵام ئێستا ئەو کۆمپانیەکانی خۆشناو و قەیوان دروست بوون ئەوانە ئێستا ئەم لەم نزیکانە کۆمپانیای خۆشناو لە هەولێر دەست بە بەرهەمێنانی ئاردی سفرەکە لە هەرێمی کوردستان کەمە شتێکی باشە بۆ ئەوی کە بازار تەختیە بکە بە بەشێ لەو ئاردە سفرە کە خاوەن فڕنەکان بتوان سوودی لێوەرگن لە جیاتیەوەی ئاردی بۆشتەرکردن ئاردی هەرێمی کوردستان ئەو ئاردی خۆمانکردن کە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ گەنم زۆرە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو گەنمەی کە ئێمە وەرمان گرتو گەنمی دەرەجەیە کە چونکە هەروەکوتم سندەی داوە بەڵام ئەمان گەنمیکەیان هەیە دەسەڵاتیشیان پێ درراوە کە گەنم ئیسراتکەن بهێنن ئەو کۆمپانیانە ئەتوان استفادە لێ بکەن بۆ تەختەی کوردستانی پێ بکەن پێویستمان بە هیچ شوێنێکی کە نەبێت کە ئاردی لێ بهێنین باشە بە سپارەت بە گەنمەکە وتت وەکو وەزارەتی بازرگانی ئەوەی کە عێراق وەری دەگرێت 345 تەن ئەم ساڵ 375 تن بڕیار بوو وەریگرین بەڵام بەداخەوە ئێمە توانیمان 125 تن گەنم وەرگرین بۆ چونکە ئەوەی کە فەحسمان دەکرد دەرەجەیەک دەرنەچوو کە برادری ئەو براجوتیارەش ئامادە نەبوو بە دەرەجە 2 دەرەجە 3 بیا بە ئێمە دەچوو لە بازار بە نرخی کەمتر دەفرۆشتەوە بەس قسە لەسەرەوە بۆ دوو کۆمپانیا حیزبێک کە بڵێن دوو کۆمپانیا لە هەرێم گەنمەکە بکردنەوە بۆچی گەنمی پلەیەکیان بە 470,000 دەکری بەڵام ئێوە وەکو وەزارەتی بازرگانی لەگەڵ عێراق بە 600 بەڵێ قرار بوو بێ بە 600 بەڵام یاسای بودجێ عێراقی ئەم ساڵ 2021 وا قرار بوو یەکی لە پێشنیارەکان ئەوە بوو کە دەبێ بۆ هەر تەنێک 50,000 دینار زیادکەن بەڵام حکوومەتی عێراقی نەچوە ژێرباری هەر بە نرخی ساڵی 2020 یاوازێت چی بوو عێراق بۆ بە 400 بڵێمە 560 وەری بگرێت لەگەڵ وەکو وەزارەتی بازرگانی کۆمپانیا بۆ ئەوان کەتی تایبەت ئێمە حکوومەتین ئەو کردی تایبەت حتمما بێجیاوازیەکیان هەبێ ئەوان بۆ قازانج کۆمپانیەکان کار دەکات ئێمەش خزمەت گوزاریەوە بۆ هاوڵاتیانە وەزارەتی بازرگانی پارەی بۆ تەرخانکراوە لەلایەن لە بودجەی فیدراڵی ئەو پارەیە لێەوە تەرخانەکرێ بۆ کڕینی ئەو گەنمەی ئێمە سپاس دەکەم کاش سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی دۆلار بڵین پێشتر باز بۆ دوای قسە لەسەرەوە دەکەین بۆ چەندێک کاڵا زۆر بەرز بۆ تۆ لە ناوخۆ بەس بەرزبوونەوەی نرخی دۆلار کە پێشتر بەرزکرایەوە لە مانگی 12 ساڵی ڕابردوو باس لەوە کرا بۆیە کە بەرهەمی ناوخۆ پەرێک پێ بدرێت لە عێراق و لە هەرێم ئەوانە هیچ گۆڕانێکی بەسەردات و یاخودەرۆک و جاران ئێمە پێویستمان بە ئێران و بە تورکیا وڵاتانی ترە هەتا بۆ پێراویستە بڵێن ڕۆژانەیەکانیش بەتەشی دێمە تا ئەم دقیقە پێویستمان پیانە ئەگەر بێت و ئەوان ینی خۆی گرانبوونی بازار چەند سەبەبێکە یەکێ لەوانەیە مەسەلە ئەو دۆلار بەرز بۆ ئەو وای کردکەوە شتەکان بەرز دوو هەمین مەسەلەی کۆرۆنا کە ئەوش دەورێکی گرنگی هەبوو وای لێت بازرگانەکانمان ناتوانن مەسەلە سەفەرکەن بۆ وڵاتان و بتوانن کە کاڵاکان وەکو پێویست بێنە هەرێمی کوردستانەوە بۆیە ئەوەش بوو بە سەبەبی کە کاڵا کەم بوو دائیمەن نرخ بەرزە بێتەوانێ کە نرخ بەرز بۆ ئەم حاڵەتێکە ئێستایی بینین ینی ئەم شتانە وای کردووە کە نرخ بەرز بێتەوانێ لەبەر ئەوەیان ێبێ ئەمە چارەسەر بکرێت مەسەر دۆلار تازە چارەسەر ناکرێەوە حاڵەتێکە وای لاتووە و ئەمری واقع ئەو بووە بەڵام بردە و دەوا خەریکە وای لێبێ ڕێگا بکرێتەوانێ بازرگانەکانی ئێمە هاودەکاران بتوانن بڕۆنە دەرەوە و کاڵابێن و وەختە سعی موادەکان دائبەجێت بەس ئێستێمە بڵین وتت زیاتر ئێستا و پێویستە ڕۆژانەیە زیاتر لە سنوورەکانی هەرێم بڵین لە باشماخ و لە حاجە و مەران و پەروێزخان و بڵین لەوانە لە ئیبراهیم خەلدێنە ژووریا خۆ ئێستا زیاتر وتت لە ناوەڕاست و باشووری عێراق لە دەواازەکانی ئەوەنەوە شت بۆ هەرێمی کوردستان دێت خاصە منزریە بەڵێ لە منزریەوانێ ینی زۆربەی تاجیرەکانی ئێمە هاودەکاران لەوێوانە کاڵەکانیان داخلەکەن لەبەر ئەوەی گومرگیان کەمتر لێسەنن و لەوێشەوە داخلی هەرێمی کوردستان دەبێ و ئەمە وای کردووە کە لە مەسلەی باشماخ و پەروێزخان و ئەمانە مەسلەی گومرگ کەم بێتەوە کە ئەمە زەرریش گەورە بوو بۆ هەرێمی کوردستان بە حسابی خۆی کە سعری بەرز کردوێتەوە هینی گومرگ ئەوە دەستکەوتێ بێ بەڵام بەعکسەوە بوو بەعکسەوە وای لێ هات کە ئێستا لە بەرەوەی کەمتر خەڵک شداورداکە لە سنوورەکانی خۆمانەوە وای لێ هاتووە داهاتی گومرگەکەش کەم بۆتەوانێ باش بۆ هێنانی شتومەکان خۆرکاری هەیە یاخود بازرگانان ئازادن بۆ نمونە وەکو یەکێتی و بەرێنەران کاریان بۆ دەکەن هەر بۆ نمونە بازرگانێک بیوێ لە هەر مادەیەکی خۆراکی مادەکانی ترە
بڵین بێت شتەکان بێنێت بۆ ناو خۆێرەمی کوردستان طبيعية يساني يعني يقول خارين لما مسألة حد بازرگان بيه هرشتي بين تهريم كردستان وانه دەرگا کراوەیە واگەر مشکلێکی شانە بێ ئەتوانن مەسەل لای ئێمە ئەرزی کەنەوە ئێمە لەگەڵ لانی دەسەڵاتدار قسە بکەین و چارەسەری وەزەکانیان بکەین یانی شتێک نیە ئێمە لە مەسەلەی ئەو بازرگانانەی کارەکەن لە مەسەلەی هاوردەکردنە ینی کێشەی ئەوان نییە یعنی چۆن ئەڵێ سنوورشیان بۆ دابنێن بەڵام ئەوەی کەوای کردووە ئەوەیە کە وەکو باسمان کرد مەسەلەی کۆرۆنا و بەرزبوونەوەی دۆلار و ئەم شتانە و بەرزبوونەوەی گۆمرجیش ئەمانە هەمووی وەدە سەبەبی پێشتر بڵین نرخی گومرگی ئێستا زیاتر بووە پێشتر بەو شێوازەی نەخێر ئەوەکو باجەکەش بڵین گومرجی یان زەری بەش بەڕاستی زەری بەش ینی زۆر کەس کۆمپانیەکانی خۆی داخستۆ لە بەرەی زەربەی کۆمپانیەکان یعنی بە ئارزووی خۆیان چۆنەڵێ باز لەسەر خەڵی دانێن لەبەر ئەوە ینی زۆربەی کەس کۆمپانیەکەی داخست و هەروایەتی وەکو بازرگانی ئیژەکە ئێمە ینی پێویستمان حکوومەت ئەبێ دامی مەسەلەی غاز کە کاکشەوەڵات باسیکردنەوە غاز لە شاری خۆمان لە خۆمان مەفروزە بۆ نانەوەخانەکان مەسەلە لە جیاتەی بە 8,000 بیاتێ بە 6,000 بیاتێ مەسە 2,000 بۆ کەم کاتەوانی ئەبێ دام کرێ کۆمەڵە شت هەیە ینی ئێستا کە لە وڵاتانی ترەوە شت هەنادا کرێ بۆ وڵاتانیە هەمویان لە 130 حکومەت دامیەکە ئەنجا گومرجیشی لە ناسەنێ لەوەی کە هەنادەیەکە ئەمانە دامەمە پێویستی بەوە هەیە کە زیاتر کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی دامی هاودەکاران بکرێ بەڵام لا ئێمە بەعکسەوەیە ناکرێت و زەختیشیان زیاتر خڵ ژمارەی کارگانی کە بۆی زیادکردنی باز یاخود نرخی کارەبا یاخود زیادبوونی بڵین گومرک زۆرە کە داخراون لێرە لە شارەکانی تر لە شارەکانی کە ئەوەی بزان لە سلێمانی زۆربەی ئەو کۆمپانیانە داخراون و هەندێکی لە بازرگانەکانی ئێمە چون لە ناوەڕاست و خواروی عێراق هینیان داناوە کارگیان داناوە بۆ لەبەر ئەوەی ئەوان زیاتر هاوکاریانەکەن مەسەلا 70 دینار لەگەڵ 100 ئەوەنە دینار کارگەیەکی زۆریشی ئەوێ کارەبای زۆرەوێ ئەو شتێک نییە بڵێ وەکو ماڵێکە لەوانەیە بە 30 ئەمپێر جێبەجێ بکرێت بەڵام ئەو بە وحداتی زۆرەوە لەبەر ئەوە وای لەکە ئیسفادە ناکا بەڵام لەوێ ئیسفادا سپاس دەکەم کاک نەوزەت سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی شتومەک بڵێن هەر ئەوە نانەکەنی ئێستا تەماتە هەیە یاخود بڵێن ڕۆن و نۆک و فاسۆلیا و شەکر و پیراوی سەرڕۆژانەکان دۆلار بازۆکە لە 122 گرام بووە هۆکاری چەندێک کاڵا ڕەنگە لە 150 زیاتر گرام بوو بێ هۆکارەکەی چییە؟ بەنسبەت گرانبوونی ئەو نرخی کاڵاکانەوە هەرە یەکی لەو هۆکارە سەرەکیەکان ئەو گۆڕینی و بەهای دراوەکەیە ئەوە بە دڵنیایەوەی کە لە هۆکارە بنا سەرەکیەکان بۆ بەرزبوونەوەی ئەو وایە چونکە تۆ کاڵایی پێشە بە نرخە کردوتە ئێستا و نرخە گۆڕاوە لەسەری خاڵێکی کە ئەوەیە بەڕاستی ئێمە بازارەکانمان ڕێک نەخستۆتەوە وەکو پێویست چۆن ڕێکمان نەخستۆتەوانێ ئێمە نازانین لە هەرێمی کوردستان دراسەیەکی وردمان نییە چیمان پێویستە زیاتر بەکارهێنەرمانمان کامیان پێویست شتێکیان زۆرتر پێویستە چین کاڵایەک دێنین زۆر پێویستمان پێ نیە بەڵام زۆرە لە بازاردا وای دێ نافرۆشی ئەکسپایر دەبێ کاڵایەکمان هەیە زۆرمان پێویستە کەم دێتە بازارڕەوە نرخەکەی بەرز دەبێتەوانێ بۆیە بازار عادەتەن پێویستی بە دراسەکردنە بۆ ئەوی بزانین خواستی مستهلەی خواستی بەکارهێنن چییە بۆ ئەو شتانە هەموو ئەمانە وا دەکات بۆی هەندێک کاڵات جاری وایە کەمە خواست لەسەری بەرزە و نرخەکەشی بەرز دەبێتەوانێ ئەمە ئەم ئەم بە ئەرز و تەڵەبەی بازار کە خواست و خستنەڕووی پێڵێن لە ئیقتصادا کاریگەری لەسەر بازار دروست کردووە ئێمەش بازارەکەمە ئابووری بازارە ئابووری شتاکی نییە لە هەموو بازاردا دەبێت یەک نرخە بێ بۆ دۆشاو یەک نرخە بێ بۆ برنج هەم بازار ئازاد و خەڵکی ئازادە لە کوێی کڕێ بەڵام هۆشیاری تاک پێویستە لێرەدا بۆەوەی ڕەنگە لە مارکێتێکە بۆ مارکێتێکی کە نرخ بگۆڕێ لە مارکێتێکە هەمان ئەو کوالێ بە هەمان کوالەتی بە هەمان جۆر بە هەمان قیاس لە نرخێکی کەمتر لە شوێنێکی کەواتە ئێمە وەکو بە ڕێوەتی چاودێری بازرگان کەسەر بەڕاتی گشتی بازرگانین تیمەکانمان چالاک کرد و بەڕاستی دەمانەوێت زەبتی ئەو مەسلەیە بکەین هەندێک کاڵا کە ئەزانین لەگەڵ ئەو مەنەفەستەی کە هێناوێتی بەراوردی دەکەین ئەگە بزانین نرخەکەی زیاترە زۆر زیاتر لەو لە ساڵابیستی کە بەهای دۆلار و دینار کردوێتی بە دڵنیایی و ئیجاد لەگەڵ دوکاناران و مارکێتانەشمان کردووە زۆربەیشیان منداخستووە زۆربەیشیان منداوەتە محکەمە
باشە بەڵام ڕەنگە ئێستاش زۆر بێت لە بازار بۆ نمونە ئێمە لە سەدا 22 کە چۆتە سەر ئێمە لێت ناشارمانێ ئەو تیمانەی کە هەمانە چاودێری بازرگانی کەمە ڕەنگە بەش هەموو بازار نەکە لە هەندێک شوێنە بەڵام گرفتی کەمی کارمەند و بەڕێوەبەراتەکانمان بەڵێ بەتاکید کەمی کارمەند لە زۆربەی قایمەتەکان لە زۆربەی قەزاکانە ئێمە چاودێری بازرگانیمان نیە پێویستمان بۆیە کە لە هەموو شوێنەکە هەمان بێ ئەمە وا دەکات بەڕاستی عادەتەن لە هەر شوێنێکیشە چاودێری نەبوو لەسەر شتەکان بەدڵنیایەوە هەندێک بازرگان هەیە استفادە لەو بارودۆخەکە کە ئەو فراغە دروست بووە بە ئارەزوی خۆی نرخدا دەنێت کوالینە کاڵایەکی کە ئەکسپایرەکەشی تەواو بووە ئەویش ئەفرۆشێتەوە بە خەڵک بەڵام کە چاودێری هەبوو متابعی کرد و چووە سەری بەدڵنیایەویش لە کاتی خۆیان ئەو کاڵایی کازانەی کەسپایر بۆ لای دەدات و نایخاتە ناو ڕەفەکانیەوە و نایدا بە هاوڵاتی کەواتە یەکەم هاوڵاتی پێویستە وەشار بێتەوە لە بەکارهێنانی ئەو کاڵایی کە دەیکڕێ و چ جۆرە کاڵایەکە ئەکسپایرەکەی تەواو نەبووە دووەمیشان پێویستە ئەو بازرگانەیە ئەو خاوەن مارکێتش خاوەن میژدان بێ بەڕاستی لەو مەسەلەیەدا نابێ کاڵایی بەسەرچوو بدا بە خەڵک لەبەر ئەوی پارەی دەستکەوێتەوە نابێ کاڵایە کە زۆر گرانە لەسەر خەڵک قازانجەکەی سێ قات و چوار قات کە لەسەر خەڵکەواتە ئەگەر ئێمە لە پاڵ هەر مارکێتەکە چاودێرێکی بازرگانی جا بنین ئەگەر خاوەن مارکێتەکە بێ بە زیاد بفرۆش هەر دەیفرۆشێ کەواتە ئەمێنێتەوە سەر ویژدانی ئەو خاوەن مارکێتە و لە هەمان کاتیشە هۆشیاری هاوڵاتیان بۆی کاڵایە بکڕن کە بە کەڵکی بەکارهێنان بێت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاشێخ بێمە لای بەڕێز تەرسەبارەت بە جگە لە بڵێن نوەروە نرخی کارەبا گرانکراوە بانزین شەیە و کۆبەرهێنەرە ناتوان بەنزیرێکی باش هاوردە بکەن و ئەوەندەش لەسەر خەڵک نەکەوێت چکار پێشتر 550 ئێستا گەشتوتە نزیکەی 900 بڵێن 900 دینار بۆ لیتری بەنزینە ڕۆماڵەکە ئێوە ناتوانن ئەم کێشەیە یاخود لە ناوخۆ پاڵاوگەمان هەبێ و بەرهێنەر ناتوانێت ئەگەر دەرفەتی بۆ بەڕخسێنرێ و کێشەی گرانی بەنزینشمان نەبێت بەڵی خۆی لە ڕاستیە وایە بەڵام مەسلەی بەنزین و هەندێکی تر ئەمانە ینی کۆمەڵێک کارەکەن لەمە ڕێگا نادرێت بە هەموو کەسێکە مەسەلە بڕوات کار بکات لە مەسەلەی هێنانی بەنزین و یا نەوت و ئەمانە لەبەر ئەوە ینی لەلایەن کۆمەڵێکەوە ئیستقلال کراوە و ئەوە مشکلەکەی ئەوە ینی بۆیە ئەم سعرش بەرز دەبێتەوە ڕۆژ ئەمڕۆ هەر بەیانی 120 ینی بەڕاستی ئەمە بۆ حکومە شتێکی جوان نییە شتێک نییە کە ینی بەڕاستی خەڵک دڵی بە حکومەت خۆش بێ لەم حاڵەتە ئەمە کارێکی باش نییە ینی تۆ ڕۆژانە بە ئارزوی خۆی ئەو خەڵکە بۆ لە حکوومەتی عێراقی ئەودا لە خەرهەنجیریا بە 450 بە 460 بۆ لێرە بنەوەسە بێ بە 450 ینی ئەمانە ینی حکومەت بەرپرسیارە لێ ئیتر خۆی هێنەکارێک کە ڕێکایە چیەکە چی ناکە ئەمانە ئەوان خۆیان بەرپرسیارن باشۆزی وەکو بازرگانەکانی بڵێن ئامادەن ئەو کێشێگەر کێبڕکەیەکی ئازاد هەبێت دەتوانرێ بۆ منە سەبازەوە هەندێک وڵاتی هەر خۆی نێوتینیە بەڵام پاڵاوگەی هەیە بەرهەمەنەوتیەکاندا پاڵێوێت و دوای بەدیکاتە بەنزین و دەیفرۆشێت ئێمە لێرە نەوتمانەیە بۆ تەنەت بازەکە دوو پاڵاوگەمان هەیە بەس بڵێن بۆ هەرێمی کوردستان کار ناکەن بۆ نەتوانراوە لێرە ناوخۆ پاڵاوگەی باشە بێ و بتوانرێم کێشەی بەنزین هەیە کاڵ ئێستا لە دوکان پاڵاوگەیەکی باش هەیە بەڵام تا ئێستا نەخراکە لە هەولێر هەیە پاڵاوگەیان ئەمانە دوێنش بینیمان لە تەلەڤیزیۆن عەلا ئەساس دوو پاڵاوگەی گەورە بەڕێگاوە هێنایەنەوە داخلی هەرێمی کوردستان بووە کە عەلا ئەساس ئەمانش خەنە کار بۆ ئەوەی مەسەلەی بەنزینونە و چارەسەرکەن بەڵام ئەمە ئایا چۆن و کەی ئەکرێ ئەمە مشکلەکەیە باشە ئەی چارەسەر ئەوەی کە بڵێن بەنزین گران بکرێ نرخی غازە ئێستا پێشتر 6,000 دیناری چۆ سەر کری بڵێن کارە باش پێشتر تێنە 120 بۆی دۆلارەکەەوە بە هەمان شێوە چارەسەر چیان دەبێت چی بکرێ حکوومەتی بکە خەڵک چی بکە وڵی ئەبێ خۆی چارەسەرەکە لای حکوومەتە ئەگەر حکوومەت بێوێت خەرارێ دەرکە ئەتوانێت هەموو شتێ بکات بەڵام ئەگەر حکوومەت بێش ئێمالی بکە و گوێی نەهاتی ئەم وەزەیەکە ئەیبینین چونکە هەندێکشت بەدەسەڵات دەکرێت یعنی بە قووە دەکرێت ئەگەر قووەت هەبوو هێز هەبوو بەیانی ئێستا ئێمە ژێ ڕقابیمانەیە ناو بازاڕە ئەگەڕێن بەڕاستی کۆنتترۆلی وەزەکەیان کردووە ناهێن شتگران بێ یا مەسەرێکی زیاد بێ یا شوێنەکەی خراپ بێ ئەمانە محاسبەیانەکە ئەمە لەبەرەوەی ئەلوزنی ئەگەڕێ خەڵک ترسی هەیە بەڵام تۆ ئەگەر بێت و ئەم مەسلەی نەوت و غاز و هین بەرز بۆتەوانێ ئەبێ حکومە چارەسەریکە ئەمە لە دەسەڵاتی خەڵکان نییە خەڵک چی بکە ینی هێنە
قبولیەکات خەڵ خۆڵی دەکات قبولیەکە شتێکی بەخوامی خەتای خەڵکە ئەوەی خدای خەڵکە بۆچی لەبەرەوەی چونکە هەموو شتێکی قبوڵە کاتی مۆبایل گران بوو کەس قسەی نەکرد غاز گران بوو کەس قسەی نەکرد بەنزین گرانە بێ کەس قسە ناکە تێگەشتی لە کۆبوونەوەیەکەم باسم کرد وتم ینی کاتەکە گران بوو کەسە بوو بۆ دەقیقەیەک مۆبایلەکەی بوەستێنێ ئێستاش کەس هەیە بۆستارەکەی بوەستێنێ نییە لەبەر ئەوە خەڵکەکە خۆی لەگەڵ وەزەکە ڕاهاتوە سواس دەکەم کاک نەوزەت سوبارەت بە بڵین نرخی دۆلارەکە بەس ئەو بەشە خۆراکەی کە ماگانە دێ سەبارەی کوپێکی دێ کاریگەری نییە گەر بەڕێ کوپێکی بێ بۆی کە نرخی بڵێن شتومەکی ژەوەندە لە بازار بەرز نەبێتەوە کوالیتیەکان باشە کە بۆی کاریگەری شێبێ لەسەر بازار سپاس پێشەوەی وەڵامی و پرسیاری جەناب بەمەوە بۆ ڕوونکردنەوەی بۆی کاکشعتا کە خەتای خەڵکە و خەتای خۆمانە من ئەوە دەڵێم بەڕاستی ئەم وەزعی کە دروست بووە پێویست نێدەنا بە حکوومەتەوە پێویستە بە خەڵکیشەوە هەم دولا پێویستە هاوکاری یەکتر بن بڕەوە هەروەکو چۆن باسم کرد لە مارکێتەکانە ئەگەر هاوڵاتی هۆشیاریدا دروست بێت کام کاڵایی باشە و کام کاڵای کوالتی بەرزە ئەوە بکرێ بە دڵنیایە و بازرگانە گە بزانە شتێکی خراپ بێنێ نایکڕیت کەزانی بۆی نافرۆشێت و ئەکسپایرە بێ نایەنە جارێکی کە کەواتە پێویستە بەوەی هەردوو لە هاوکارین بازرگانەکانیش هاوکار بن لە کاتێکا کە بارودۆخێکی وایەتە پێشەوانە هەر چۆن هەندە ڕابردۆ هاوکار بن بەڕاستی لە هەر ئەزمایەکە هاتووێتە پێشەوانە یارمەتی حکوومەتیان داوە دەستگیریان کردووە لە بارودۆخێکی لەم شێوەیەشدا دەبێت ئێستا چۆن لە ڕابردۆ هاوکار بوون دەبێت ئێستاش هاوکار بن بیر لە هەندێشت کەنەوانێ ڕەنگە قازانجێکی زۆر زیان بە خۆشیان بگەێنە نەک زیان بە هاوڵاتیان بگەێنێ بۆ کەمکردنەوەی ئەو ئاسەواری ئەم گۆڕانکاری و ئەم نرخ بەرزبوونەوەیە دەبێت تەصحیح بە کۆمەڵشتی خۆیان بدەنە پێناوی ئەوە بازار ڕابگیرە بووی بتوانن ئەوانیش بەردەوام بن لە ئیشکردن ئەمە وەکو ئەوەی کە کاکشعتا حەزم لەو ڕوونکردنیان بدەم دووهەم بەنسبەت ئەو کاڵا و خۆراکەی کە ئێستا لە بەڕێواتی بازرگانی خۆراک دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا شەکرە برنجە زەیتە دۆشاوە پاقلەمەنیە بە دڵنیایەوە لە ساڵیان ڕابردوو هەمومان گلەیمان هەبوو لە جۆری برنجەکە بە تایبەتی برنجەکە خراپ بوو بەڵام ئەم ساڵ ئەوە دەی کە ئێمە لەوێن یەک دوو بەشە برنج هاتووە ئەم یەک دوو بەشە برنجە تا ئێستا گلەیەکان بەو دەرەجەیەنین کە زۆر ناڕزایی هەبێ زەیتەکە ئاڵتونسایەکە لە کوردستاندایە و کارگەکانی شەکرەکەش خراپ نییە برنجەکەش برنجی هندی و ئۆرۆگوای و پاکستانیە و خەڵکیش لێی بەکارهێناوە تقریبان ڕازین لێی ئەم هاتنی ئەم کاڵایانە و ئەم خۆراکانە بۆ ناو بازار دوو قازانجەیە یەکەم هەژارەکە دەیکرێت و بەکاری دێنە سوودی لێوە دەگرێت دووەمیشیان تەوازنێک بۆ نرخ ڕاگرێت لە بازاردا کاریگەری هەیە لەسەر وەکو ماگان لە کاتی خۆی دەدەینێرێ ئەوەی کە پێویستە بە بەش خۆراکەکە عێراق ماگانە دەینێت نەخێر ناوەڵا ببوو لە ساڵی 2024 حسەی نرد هیچ بەشێکی زەیتەکە لە مانگی پێنجی ئەم ساڵە هاتووە هی ساڵ 2020 بەس ئەم ساڵ تا ئێستا 4 بەشی نردووە 4 بەشش لە مانگی لە مانگیەکە هەر ناوە لە مانگی دو لە مانگی سیامەهی دوو هاو لە مانگی 4 هی سێ هاو تقریبا سێ حسە هاتووە بە تەواوەتی ئەوەی ئێستا دابەشێکن بەسەر ئێستا ئەمسە لە خۆراکی مانگی حوتە ناو بەناوە ئەویش دێ ڕەنگە دوو حسەیکە بێت تا کۆتایی ساڵ دوو حسە سێ حسەیکە بێت وەکو باس دەکەن چونکە پارەی بۆ تەرخان کراوە لە یاسای بودجە و ئاردە بەڵام ئاردەکەمان تا ئێستا 6 حسە دابەش کراوە لەمڕۆ سبەی ئەمڕۆ سبەی لە سلێمانیش دەستی کردۆ بە بەشی حوتەمیش دابەش کراوە ئاردەکەش ئەم ساڵ هەروکوتم حسەی 5 و 6 زۆر باش بوو خەڵک زۆر بەکارهێنا و زۆربەیشیان فرۆشتەوە بردیانەوە بە ماڵەوە حسەی حوتیشمان کە ئێستا دابەشەکەن سایلەکانی خۆمانە گەنمێکی باشمان وەرگرتووە بە حسابی خۆمان دەرەجەیەکن و ئەوانەیە کە سون لێنەوە ئینشاءڵڵا هاوڵاتیان وەری دەگرن و سودیشی لێ وەردەگرن باشە بەس حکوومەت هێریم خۆی تەنە هیچ ئیزافەیەکی نییە بۆ بەشە خۆراکی کە لە بەغدا دێت تەناوی دابش دەکەن کە لە بەغداوە دێ بڵێن نەخێر ئەوەی کە لە بەغاوە دێمەوە دابش دەکەن هیچ شتێکی کە لەلایەن حکوومەت هێریم چونکو حکوومەتی عێراق لە بودجەی فیدراڵی لە پارەی حکوومەتی فیدراڵی ئەو کاڵایان دەکرێت بەڵە سیادی دەکرێت هیچ هەرێمی کوردستان بەس تەنها کاڵاکان وەردەگرێت بەڵام کەکرێتی ئێرە لای ئێمەش فەحز دەکرێت بۆی بزانم کاڵایە ماوەکەی بەسەر نەچووە بە کەڵکی بەکارهێنان دێ پاش ئەوەی کە دەرچوو لە فەحز ئەو جا ئێمە دابەشەکەن بەسەر وڵاتیاندا بەس وەکو جگەلەوەی کە لە بەغدا دوی کوالیتێکە ئەوەی لە سنوورەکانەوە داخل دەکرێت ئەومارە ڕاستن کە ئەومارەکان کە دەڵێن لە سەدا بڵین 80 بۆ 90 هەتا پێداویستە خۆراکی مادە خۆراکیەکان لە دەرەوە هاوردە بکەین ئێمە هاوردەمە ئێمە لەبەرەوەی وڵاتێکی هێشتا تا ئێسش بەکارهێنین بەرهەمهێن نین هەر شت لە دەرەوە دێنین لە ساهشتا شتەکانمان لە دەرەوەیە ئێمە ئێستا شینەکەمان بۆ ئەوەیە چۆن توانین وڵاتەکەمان بکەین بە وڵاتێکی اقتصادی بەرهەمهێن نەک بەکارهێن هەموو شتەکان لە دەرەوەی زۆربەی زۆری شتەکانمان لە دەرەوەی بڵێ بە ئێمە تا ئەم لەحزەی قسە بۆ جەناب دەکەم وەک بە ڕێواتی گشتی بازرگانی 2800 مامەڵەی بازرگانیمان کردووە کە زۆربیان خۆراکن
بیناسازیە کشت و کاڵە ڤێتەرنەریە دەرمانە کە ئێمە مەڵەمانداوە بە بازرگانەکان چون کاڵا بێنن ئەمانە لە دەواازەکانی نێودەوڵەتی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران ئەوان دێ زیاتر لە تقریبا 480 وڵەتی سیارەمان داوەکە سیارە هاتوتان وڵاتی ئێمەوە هەموو ئەمانە بازرگانەکان ئێمە حرەکەی پێ دەکەن بەڵام بەڕاستی لێ ناشارمەوەنێ ڕێژەین هەناردەمان یەک بەرام ئەگەر ئێمە 2800 مامەڵی بازرگانیمان کردو ڕەنگە 100 مامەڵی هەناردەمان کرد بێ ئەو مامەڵی هەناردەش کە کردومانە چییە ئاسنەشکاوە و شتانەیە کە بەکەڵک نەهاتونم بۆ کارنێناو لە یانێرینە دەرەوانێ شتێکی وامان نییە شتێکی وامان نییە کە بینێرینە دەرەوانێ بۆی کە چونکە عادەتەن وڵاتێکی ژەگەبدی اقتصادەکەی بەهێز بێ دەبێت و هەناردە و زۆرتر بێ لە هاوردە هەناردە و زۆرتر بێ لە هاوردە بۆ ئەوی درای و قورس بێنیت و ناو وڵاتەکەت بەکاری بێنیتەوە جارێکە بەرهەمێنانی پێ بکەیت باشە بەس بۆ کواریتەکەی لە سنوورەکانیش ئێوە بڵێن کوالیتیکۆن نەخێر پەیوەندی بە ئێمە نیە بەڵام وەزارەتی سەحا کوالیتی کۆنتڕۆل دەوێت دامدانراوە لە هەموو دەواازەکانە هەیە لەژێر چاودێریدایە پێم وایە جموجڵێکی باش هەیە ئێستا بۆی کە زۆر کاڵەکەیتە سنوورەکان ئەگەر زان بەگەڵکی بەکارێنان نایە دەگێڕنەوە سپاس دەکەم کاکشێک سەبارەت بەوەی کە ئێمە چی بۆکو هەناردەکارن یاخوڵە ناردنکارن چی دەبەنە دەرەوە هیچمان هەیە بیبینە دەرەوە لە پێداویستیەکان بڵێن ئەوەی کە هەمانە مەسەلە باسمان کرد مەسەلەی ئەم ئاوی سلەیمانی ئەوە هەنارداکرێ بۆ دەرەوەی وڵات ئەو شتێکی باشە مەسەلە لە جاتی و مەسەلەی هەندێک خۆڵ و خاشاک و کارتون و مخەبای ئەوانەی کە خراپە ئەمانش هەمووی کە کە بزەکرێ و بەچێتە دەرەوە هەنارمان هەبوو ئەم ساڵ ئەوە بوو دەوری 85 تەن هەنارمان هەنادەی بەریتانیا کرد و هەروەها پەتاتەمان هەبووە پەتاتەمان هەنادەی سعودیە کردووە ینی هەندێشتمان هەیە بەڵام شتەکان هیکەن ئەوە نییە کە زۆر بڵێ هینکەیت ینی هەوڵ ئەدرێت کەوا لە ینی زیاتر ئەوانەی کە لە خۆمان تۆزێ زیاد بێ لەدا پێداویستی خاصە لە بەسەرەی کشت و کاڵ بینێرینە دەرەوەوانێ باشە بەس بۆ کشت و کاڵەکەش بڵێن لە ناو خۆ ینی هەندێک جار ئەوەش ئێستاش تەماتە و بڵێن سەوزە و ئەوانە میوە بە شێرە زۆری هەر لە دەرەوە ئێستا لەگەڵەوەی کە کاتی پێگەشتنی بەرهەمی بڵین ناوخۆشە لە دەرەوە زۆر دێنرێ نەخێر ئێستا زۆر نییە زۆر لە مادەکان هەر مەمنوع کراوە بێت زۆر هەندێکیشان گومرجی زیای خراوەتە سەر بۆەوەی سعرەکەی بەرز بێتەوانێ بۆی کاڵاکەی خۆمان سەرف بێ ئێستا لای خۆمان مەسەلە ترەیە تەمات هەیە مەسەلە خەیارە کوولەکەیە ئێستا ئێمە کوولەکەیکی زۆر مەروە ئەڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق خەیارە ئەڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق چونکە ئێستا ئەوانەوە دنیا گەرمە لایەن ئەوانە بەرهەمەیان نیە تەماتەی ئێمە ئەڕوا بۆ ئەوێ ینی ئێمە بۆ ناوەڕاست و خواروی عێراق ینی لەو بەرهەمە کشت و کاڵانەی کە هەمانە ئەڕواتە دەرەوەش بەس خۆمان بەڕادمان نییە لێرە خەزن بکرێن ئەگەر بۆ ماوەی کاتی پێڕەنگە هەموو جۆرێکیان هەڵنەگیرێن بە سندێکیان بۆ نمونە ئەوەی کە بەڕادی هەبێت دەتوانرێتەوە بکرێن نیمانێمە بەڕادمان نییە ئێمە بەڕاستی بەڕاد زۆر زەرورە لە هەموو وڵاتێکا هەیە لەم دنیاە هەیە ینی ئەتوانی بەرنامەی بەرهەمی کشت و کاڵی هاوینە هەڵگیری بۆ زستانی زدان هەڵگیری بۆ هاوینە ئەمەش ئیسیفادی بۆچی هەیە بۆ فەلاحەکانمان هەیە بە قیمەتێکی کەم نایفرۆشێ مەسەلەکە بە قیمەتێکی تۆ جێبا لێ وەرگیرێ و بخرێتە هۆینەوە هەم کە مەسەلە ئەوەی کە زستانەیە لە هاوینا بفرۆشێ هەم تاجرەکەش ئیسیفادەی لەیەکە ئێمە زۆر هەڵمانداوە لەگەڵ هاودەکاران و لەگەڵ بازرگانەکان کە ئین بەڵام ئەوش مشکلەیەکی تری هەیە مشکلی کارەباکەیە ینی بەڕاستی ئەوەی کە مەسەلەی بەڕادیش کە کەمە و نابێ و ناکرێ مشکلی کارە باشە بەسەبارەت بە گرانبوونی شتومەک هیچ پەیوەندێکی بەوانە نیە کە هاوردەی دەکەن بازرگانەکان خۆیان جگەلەوەی کە بڵێن لە سەڵات 22 دلار چۆتە سەر خۆیان پارێکی زۆری بخەنە سەر جگە لە گومرگەکە هیچ پەیوەندێکیشی بە بازرگانەکان نیە چکە بازرگانێک ڕەنگە هەندێک بازرگانیش ئەوە بێت ینی زۆرێک لە زیادی بخاتە سەر لەبەرەوەی چاودێری بازرگانیمان هەیە بۆ بێت بەردەوام لە ناو شارەکانە ئەسوڕێنەوانێ لە هەموو پارێزگاکان ناتوانن زۆر ئەوە بکەن بەڵام ئەوەی کە مەسلەی ئەوەی کە ئەو کاڵایی هێنێ کە گومرگەکەی زیابوو هەر مەسەلە دۆلارەکە نییە مەسەلە گومرگەکەیە مەسەلە زەریبەیە ئەمانە هەموو ئەو تاجرە حسابی ئەوەکە مەسەلە تۆ لە سا 22 دلارەکە چۆ دەسەری ئەی زەریبە چەنگە چێ دەسەری ئەی گورموریک چەند زیای ئەسێ دەسەری لەگەڵ لەوە پێش لەبەر ئەمانە وای کردووە کە هین بێ ئەوە نییە کە
ئەو خۆتان هۆکارنین خۆتان من بەشێک نەخێر بەنسبەت ئێمە وەکو ئێشێتی هاو دەونادنکارانی هەرێمی کوردستان بەردەوام کۆبنەوەمان لەگەڵ بازرگانەکان هەیە ئەوە پێمان وتون کە نابێت کەس لە حەدی خۆی زیاد هینکە ئیلا لەوەی کە تێچۆکەی تێ ئەچێت لەوەی کەیە لە مەسلەی دۆلارەکە کە بەرزە لە مەسلەی گومرگە لە مەسەری زەریبەیە ئەژینا هەر تاجیرێک ئەوە بکە ئێمە ینی بەڕاستی لێ خۆڵ ناکەین. سپاس دەکەم کەگەنەوەزت کاتمە زۆر کەمەوە سپارت بۆی کە لەمە دووە ڕێکارەکان تونتر دەکەنەوە بۆ بازار هیچ شتێکێک کە بۆ لیژنەکان زیاتر بکرێن بۆ نمونە هەر ئەو نرخی بەشێک لە شتەکان ئەوەندە بەرز نەبێتەوە. بەڵێ ئێمە تەمەنا دەکەین کە هەر چاودێری بازرگانی هەر نەمێنێ خەڵک خۆی ئەوەندە هۆشیار بێ هەم بازرگان و هەم هاوڵاتیش پێویستی بەوە نەبێت کە ئێمە چاودێریان بکەین و متابعیان ئەو نرخە بۆ بەرزە ئەو کاڵایە بۆ ئەکسپایر بۆ لای نابێ ئەو هۆشیاری لا تاک دروست بێت کە هەست بە بەرپرسیارەتیکە بەرامبەر بە ژیان بەرامبەر بە هاوڵاتیان پێویستەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ئەو کاتێک کە ئەو هۆشیارەی دروست دەبێت لای تاک ئێمە و کنیشتەکانی چاودێری بازرگانی بەدڵنیاییەوە لەسەر خەتین لە هەموو شارەکانە شەو و ڕۆژمانسۆ سەر کاتمان بۆ نییە شەو بێ جمعە بێ ڕۆژ بێ شەمان بێ هەر کاتێ پێویست بێ دەچینە مارکێتەکان دەچێت ناو بازارەکان دەکوێ پێویست بێ ئیجاتی خۆمان دەکەین بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم لەم شەشمانگەی ڕابردوودا زیاتر لە 130 میلیۆن دینار غرامەکە کراوە بەس غرامە بە سزا کەم نیوانێک کە سەرپێچی دەکەن ئێمە ئەو دەسەڵاتی کە ئێمە هەمانە لە 50,000 دینار و هەمانە تا 5 میلیۆن دینار تا جەنابی وەزیر بڕیارەدا بۆ تا 5 میلیۆنەکە من دەسەڵاتی 3 میلیۆنم هەیە ئەم دەسەڵاتەمانە دوای ئەوەی کە ئەگەر زانیمان ئەوەندە ژینەکە قورسە جەریمەکە قورسە و کاتە ڕێگەی دادگاگرین لەبەر بەرامبەریان بجگە لە داخستن جگە لە سەرزەنشکردن دوای ئەوزانیمان گەیشتە ئەوەی کە زۆر قورسە تینەکەی ئەو کاڵایکی هێناوێتی بە کەڵکیەوە نایەت و داوێتی بە خەڵک ڕێگەی دادگاژگرین لەبەر بەرامبەری. باش سەبارەت بە گەنمی جوتیارانیش ئەوەی کە تەسلیمیان کردووە پارەکە هاتووە بەنسبەت گەنمی جوتیاران هەروکو باسم کرد ئێمە ئەم ساڵە بووە 375 تەن گەنەمان وەرگرتایە بەڵام 125 تەن گەنمان وەرگرت ئەو پارەیە تا ئێستا بڕەکەی بای 68 ملیار و 214 میلیۆن بوو لەو 68 ملیار و 214 میلیۆنە تا ئێستا وەجبەی یەکەمی هاو 5 میلیار بوو 2 میلیار و نیوی بۆ سلێمانی بوو میلیار و نیوەکی بۆ هەولێر بوو میلیارێکیشی بۆ دهۆک بوو و ئەومان دابش کردووە بەس هەولێر لە ئەمڕۆ دەستی پێ کردەوە بە دابشکردن هی بەشی یەکەم بەشی دووەمیشیان 2 میلیار و 550 میلیۆن بوو میلیارێک و 450 بۆ سلێمانی بوو 950 بۆ هەولێر بوو 150 میلیۆنیشی بۆ دهۆک بوو وەجبەی دووەم ئینشاڵڵا لەم هەفتەیە بێتەوانێت دەست بە دابشکردنی وەجبەی دووەمیش دەکەین کەواتە ئێستا 61 میلیارد دینار مەلای حکوومەتی عێراق ماوە هی ساڵی 2021 گەنمەکەمان. سپاس دەکەم کاشێک سبب وەکو بازرگانەکان ئەگەر باستان لەسەر کەم بکرێ کرێ کارەبا ئەوانە توانن بە نرخێکی ئەرزانتر یاخود گومەرگ شتومەک و مادە خۆراکیەکان بێن بەتەئکید ئەوە ینی شتێکە کە ینی قابلی مناقەشە نیە هەر کاتێ مەسەلە گومرگ کەم بوو زەریبە کەم بوو مەسەلە ئەوانە نەقڵ یانی تۆ حسابی نەقلیشکە ینی نەقلیش گران بوو ئێستا ئەوش بەهۆی ئەوە بەڵام ئەمانە کە هەمووی کەمی کرد مانای کابرای تاجیری چوو کە ئێستا منافەسەیە نابازار هەیە ئەوە کوبینی کە زۆر شوون کراوەتەوە هەرزان بازاری فلان هەرزار بازاری ئەمە خۆی ئەم منافەسەیەش باشە کە هەیە ینی وای کردووە مەسەلە ئەم مارکێتە مەسەر شتەکە بە هەرزان فرۆشێ لەویتر ئەوەش هەیە. سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەرزان شەواتە محەممەد جێگی سەرۆکیەکێتی یا و دەونادنکاران زۆر سپاس نەوزات شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بڕۆ سپاس باوکارانم خواتان لەگەڵ.